لە هەرێمی شینجیان کە کەمینێکی موسڵمانی تێدا دەژی زیاتر لە سەدایەکی دانیشتوانی وڵاتی چین پێک دەهێنێت. لەگەڵ ئەوەشدا بەپێی ئامارەکان لە سەدا 21 سەرجەمی ڕێژەی دەستگیرکردنی چین لەو ناوچەیەدا. ڕێکخراوی داکۆکی کار لە مافی مرۆڤی چین ئاماژە بۆ ئەوەش دەکات زۆرترین سزا تاوانکاریەکان کەمینەی ئۆیگۆڕی موسڵمان بە ئامانج دەگرێت. بەپێی راپۆرتێکی رادیۆی مۆنتی کارلۆی فەڕەنسی لە مانگی ئاداری ئەم ساڵەوە حکوومەتی پەکین چەندین کۆتوبەندی وەک قەدەغەکردنی جلوبەرگ و بڵاوکردنەوەی کتێب و چاپکراوە ئاینیەکان و سرودی عەرەبی بەسەر دانیشتوانی موسڵمانی ناوچەکەدا سەپاندووە. راپۆرتەکەی مۆنتی کارلۆ لە سەرزاری ژمارەیەک هاوڵاتی ئۆیگۆڕەوە کە لە دەرەوەی چین دەژین دەجێڕێتەوە کە سوکارەکانیان لەلایەن هێز ئەمنیەکانی چینەوە تەنها لەسەرەوە دەستگیرکراون کە لە ڕێگەی مۆبایلەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانیان لێکراوە. ئامارەکانی دەوڵەت ئاماژە بۆ بوونی 24 ملیۆن موسڵمان لە چین دەکەن، واتە بە ڕێژەی لە سەدایەکی کۆی گشتی دانیشتوانی وڵاتە، بەڵام ئامارە نافەرمیەکان دەڵێن ئەو ژمارەیە ناڕاستە. کۆی گشتی موسڵمانانی چین لانیکەم 50 ملیۆن کەس دەبێت. زیاد لەمەش کەناڵی تەلەڤیزیۆنی تۆڕی زەریای شینی تایبەتمەند بە وڵاتی چین کە بە زمانی ئینگلیزی پەخش دەکات لە راپۆرتێکدا ژمارەی موسڵمانانی چینی بە 100 تا 130 ملیۆن کەس واتە لە سەدادەی دانیشتوانی وڵاتە ئەژمار کردووە. لە هەرێمی شینجیانگ یان تورکستانی خۆرهەڵاتی وڵاتی چین کەمینەیەکی موسڵمان لەسەر ئاستی وڵات بە ناوی ئۆیگۆرەوە هەیە کە دەسەڵاتی پەچین بە هەر جۆرێک بێت دەیەوێت شوناسی موسڵمانێتیان لە نێو شوناسی چینی گەورەدا بتوێنێتەوە بۆ ئەو مەبەستەش سەرجەم ڕێگەکانی دەستگیرکردن و دەرکردن و قەدەغەکردنی دروشماینیەکان و ڕوخاندنی مزگەوتەکانیانی لەسەر تاقی کردوونەتەوە. بنەڕەتی کەمینەی ئۆیگۆر بۆ گەلانی تورکی دانیشتووی تورکستانی خۆرهەڵات دەگەڕێتەوە. بەر لەوەی ساڵی 1949 چینی شیوعی بە سەرۆکاتی ماو سیتۆنگ داگیری بکات. ئۆیگۆرەکان خاوەنی ناوچەی خۆبەڕێوەبەری بوون. ئێستا ناوچەکان بە هەرێمی شینجیانگ ناو دەبرێت و سەر بە پەکینە. ئاژانسی فرانس پرێس بڵاوی کردەوە ڕێژەی دەستگیرکردن لە ناوچەی شینجیانگی خۆرئاوای وڵاتی چین لە ساڵی ڕابردوودا بۆ لە سەدا 730 بەرز بۆتەوە. بەپێی زانیاریەکانی فرانس پرێس ساڵی ڕابردوو حکوومەتی چین هەڵمەتە ئەمنیەکانی بۆ داپڵۆسینی ئۆیگۆرەکانی هەرێمەکە چڕتر کردوتەوە. ڕێکخراوی داکۆکیکاری مافی مرۆڤ لە چین دەڵێ لە ساڵی 2017دا هێزانیەکانی چین 228,000 کەسیان بە دۆسیەی تاوانکاری لە شینجیانگ دەستگیر کردووە. حکوومەتی پارتی کۆمونیستی چین پاساوی دەستگیرکردنی بێشماری دانیشتوانی شینجیانگ بۆ دێنێتەوە کە ناوچەکە کەوتۆتە بەر مەترسی ئیسلامیەت توندڕەوەکان و جووداخوازەکانەوە.